تا حياتم بێ لە دڵما شەرتە میهرت دەرنەکەم، ڕۆژپەرستم تا بمێنم سوجدە بۆ ئەختەر نەکەم. پێیوتم دوێنێ ڕەقیبم سەیری دولبەر بۆکەی، شەمشەمە کوێرم کە ڕوو بۆ شەمسەکەی خاوەر نەکەم. بێت و گەردەستم کەوێ ماچی دەمی تۆ چاوەکەم، ڕووڕەشم گەر تەرکی ئاوی زەمزەم و کەوسەر نەکەم. لەو زەمانەی دیومە من موژگانەوە برۆی دولبەرم، ڕەبی لاڵ بێ گەر تەوافی خەنجەر و نەشتەر نەکەم. عەرزیارم کرد کە بۆچ پەرچەم لەسەر ڕوخسارتە، پێیوتم بەزمە لەبەرچی عود لەسەر مەجمەر نەکەم. ڕسمی عاشق واز لە ڕۆحێنانە بۆ دڵداری خۆی، ڕووڕەشم گەر من لە ڕێتا تەرکی ڕۆح و سەر نەکەم. بێت و بۆم دەستدا تەماشای پەرچەم و ڕوخساری تۆ، شێت مەرد تەرکی وەنەو شەو لالەی ئەحمەر نەکەم. یار بە ئیستیهزاوە فەرمووی ماوی بەم دەردانەوە، لافی عاشقی تۆ درۆیە من ئەبێ باوەڕ نەکەم. بەخوا شیشەی دڵم دایم لە بادەی عاشقی تۆ کەیلە، لە داخی سەروی باڵات عشقی چاوم هەر وەکو سەیلە. محەقەق دڕکوداڵی دەشتی بەکراوە بەگوڵ نادەم، کە چونکە جێگەی ناز و خەرامی حەزرەتی لەیلە. نیگار سالاری مڵکی نازگی و حوسنە لە عالەمدا، لە زومرەی مەهڕویانە شکر ئەو ماهە سەرخەیلە. ئیتر با قوربەسەر من دەستە ئەژنۆ گۆشە گیری کەم، ئەڵێن یاری دڵازارم لە حەقم بەندە بێمەیلە. لە سایتی غێبرووی تۆوە جێگەی جەننەتە ئەحمەد، ڕەقیبی سەد سفەت ئەلحەمدولیلا مەسکەنی وەی. بەبەردی فرقەتت شیشەی دڵی بێچارە مەشکێنە، لە ناو زومرەی ڕەقیبان عاشقی ئاوارە مەشکێنە. ئەگەر ڕۆح و دڵ و ئیمان تەڵەبکە بی دەرێ عاشق، کە تیفل و خوردە ساڵە قەت دڵی ئەو یارە مەشکێنە. دەخیلم ئەی نەسیمی سوبحگاهی مەسکەنی دڵمە، پەرێشانی مەکە تۆ زوڵفیە و نازدارە مەشکێنە. بە قەتڵ و کوشتنت مختارە عاشق شۆخی شیرینت، لەسەر ڕۆح و دڵت فەرمانیە و سالارە مەشکێنە. کە من پەروانەی شەمعی سەری دووکومی تۆم جانە، دڵی ئەحمەد بە فیتنەی ئەو سەگی پەتیارە مەشکێنە. لە پەنجەی بگرە خوێنی جەرگی من، هەر بۆ حەنات چاکە، لە بۆ تەسکینی قەلبی زاری من لوتفێکی وا چاکە. فیدات بم تۆ کە ئێستا بوویت بە هەمڕازی ڕەقیبانت، ئیتر بۆ ئێمە دایم ناڵە و شۆڕ و نەوات چاکە. وتم قوربانی تۆ بم لادە زوڵفی خۆت لەسەر ڕوخسار، وتی بۆ پاسەوانی گەنجی وا هەر ئەژدەها چاکە. بە ئومێدی ئەوەی جانە کە بۆنی زوڵفی تۆی لێبێ، سەر و ماڵم بکەم قوربانی ڕێی بادی سەبا چاکە.
وتم من ڕۆحی خۆم قوربانی ڕووی تۆ کرد دەسا ڕەحمێ وتی نازانی تۆ پەروانە بۆ دەوری چرا چاکە زەمانە چونکە خۆی ئەسڵەن بەقای بۆ کەس نییە تا سەر تەماشاکەن هەمیشە بۆ ئینسانی بێوەفا چاکە لە وەزعی چەرخی دوون پەروەر مەبە تۆ عاجزەی ئەحمەد کە چەند ڕۆژێ لە بۆ ئەشخاسی سپڵە و بێحەیا چاکە خوا چی بکەم لە دەست جەور و جەفای و شۆخە بێباکە چ دڵڕەنجێ و غەدارە چ مەحبوبێکی سەفاکە وتم بەوتی غیەبرۆتە دڵم لەدلەت بووە قوربان کەچی فەرمووی ئەگەر بشت کوژم تۆ هەر بڵێ چاکە لە عەشقی خوبڕویان مەنعی من هەرگیز مەکە واعیز بەدەستی خۆم نییە بەخوا ئەمە دەردێکی زگماکە بەڵێ بازاڕی دەهرە وا یەکێ سۆفی یەکێ شێخە یەکێ جێگەی خەراباتە یەکێ بێهۆشی تریاکە بەسەر شانە کە وەختێ ڕادەکێشێ زوڵفی پڕچینی لە پێش چاوی منی سەودازەدە وەک ماری زوحاکە دڵم دەرهات و ئەو دڵدارە بێڕەحمە نەهاتم شەو چ بەختێکی ڕەش و نەحسم هەیەت خوا تەماشاکە لە ڕۆژی حەشر ئەگەر خوێنم لە تۆ داوا بکەن جانا فیدای ئەو لێوە بم شاهید نییە لەو جورمە حاشاکە لە دنیادا ڕەفیقی پیاوی کرد هەرگیز مەکە ئەحمەد لە دەست ئینسانی جاهیل تا قیامەت پڕ بە پێڕاکە تۆ کە یارم بی ئیتر غیلمان و حورم بۆ چییە ڕوو ئەگەر دەرخەی تەجەلای کێوی توورم بۆ چییە ناڵەی سینەم وەکو نەی سەر وەکو سەمتورە بۆت من بەغەم شادم ئیتر کەیف و سرورم بۆ چییە گەر خوا بیکا متاڵای موسحەفی ڕووی تۆ بکەم دولبەرە ئینجیل و تەورات و زەبورم بۆ چییە گردنی سافت لە پێرچاوم ئەگەر بێ جیلوەکە کافیە بۆ من ئیتر مینا و بلورم بۆ چییە بێ وجودی تۆ لەلام و دۆزەخە باخی جینان گەر نەبێت تەشریفی تۆ من شارە زورم بۆ چییە چی ئەبێ جارێ بڵێی تۆ بەو ڕەقیبە دولبەرە لات و سەد بە بەسێتی کەلبی عقورم بۆ چییە سەیریکەن یارم کە من لەم شارە ڕۆیم پێمەڵێ تۆ بەسەر چووی تێپەڕیت من یاری دوورم بۆ چییە قامەتت بۆ من وەکو ڕۆژی قیامەت چاوەکەم ئەحمەد ئیتر حەشر و نەشر و نەفخی سوورم بۆ چییە شەمسی خاوەت بەدری پڕ یا ڕوومەتی گوڵنارتە لەعلەیە یاقوتی تەڕ یا لێوی گەوهەربارتە نور و زوڵمەت پێکەوەن خوا نیگارە پێم بڵێ
یا مەگەر کوڵمی لەتیف و زولفی عنبەروارتە، دەنگی عودی تارە یا ناڵی نەی دڵکونکونە، یا وەکو ناڵە و فوغانی عاشقی غەمبارتە. ئاگرت بەردایە جەرگی عالەمی ئیسلام چییە؟ تۆ مەگەر هیندووی کەوا ئاتەش پەرستی کارتە. چاوی مەخمورت کە هەڵەبڕی بە سەدەفسون و ناز، عالەمێ جانا پەشێوی نێرگسی بیمارتە. وەختی لوتف و ڕەحمە ئێستا دەرحەقی عوشاقی خۆت، فرسەتە سادەی زەمانی گەرمی بازارتە. پێیوتم بۆ چاوی تۆ عینی جەواهیر سورمەیە، تۆزیم ڕێگەی منە چونکە گوزەرگەی یارتە. حەقتە تۆ جانا کە داوای مەستەکی زوو حاگەکەی، شاهیدی ئەم ئیدیعاتە زوڵفی وەک ڕەشمارتە. گاهێگەر ئیسلام و گاهێ کافرم مەنعم مەکە، گشت خەتای میحرابیە برۆی پەرچەمی زوونارتە. مشکلت دەستت کەوێ ڕۆژێ نیگاری بێڕەقیب، شێتی تۆ ئەحمەد تەماعی خونچەی بێخارتە.